پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی کە بە ئۆتۆبانی بابان ناو دەبرێت لە کۆی ئەو 146 کیلۆمەترە بازنەی کە شاری سلێمانی پێکەوە دەبەستێتەوە لە ئێستادا 32 کیلۆمەتری لە قۆناغی کارکردندایە و لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە جێبەجێ دەکرێت کە تێیدا 33 قەمتەرە و چەند ئەندەرپاسێک و یەکتر بڕێک لە خۆ دەگرێت. بە پێی پلان و بەرنامەیەک دەستکراوە بە کارەکان لە ئێستادا لە هەر 32 کیلۆمەترەکە کارەکرێت لە 15 کیلۆمەتری یەکەمە ئەو کارانەی کە پێویستە لە هەموو پرۆژەیەکی ڕێگاوبان لە سەرەتادا بکرێت بە شێوەیەکی زۆر چڕوپڕکاری تێدا دەکرێت. لە ئێستادا لەو 15 کیلۆمەترە کە 32 ئاوباری تایە لە 20یانە کاری بەردەوامەکرێ و ڕۆژانەش لەوانەی کە ماوە کاری تێدا دەکرێت. بەڕێوەبەری پرۆژەکان لە شارەوانی سلێمانی دەڵێت پرۆژەی شەقامی 100 مەتری کارەکانی بە شێوەیەکی ئەندازیاری و ستانداردی گیانی بەڕێوە دەچێت و ئەو کێشەی زەویزارانەی هاتبوونە بەردەم پرۆژەکە چارەسەر کراون و بە پێی ئەو گرێبەستەی کردومانە لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار لە زووترین کاتدا بە ڕووی شۆفێران و هاوڵاتیانی شاری سلێمانیدا دەکرێتەوە. چەند کێشەیەک هاتبووە ڕێگامان مەسەلەن ئەوانی هاوڵاتیان یاشت زۆربەی کێشەکانمان تا ئیسا چارەسەر کرد و کاریژەکەین و بەردەوامین بۆ ئەوەی کاری هاوڵاتیانی تیان نەمێنێ و کێشەکان چارەسەر بکەین. تورکەکان تەنازولیان کردووە بۆ کۆمپانیای قەیوان بە هەمان مواصفات و هەمان دۆکۆمنتی کە هەبووە لەلایەن تورکەکانەوە کۆمپانیای قەیوان جێبەجێکرا. کۆمپانیای قەیوان کۆمپانیایکی خۆماڵیە ئەکید ئێمە تاکیدین لەوەی کە لەوانەیە باشتر لە تورکەکانیش دروستی بکە چونکە ئەم شەقامێکە بۆ شاری سلێمانیە و ئێمە بێ فەخری پێوەکەین کە توان تاوەمان کرد. شەقامی ئۆتۆبانی بابان بڕیارە بە 3 قۆناغ کارەکانی جێبەجێ بکرێت. لە قۆناغی یەکەمدا 32 کیلۆمەتر لەلایەن کۆمپانیای قەیوانەوە جێبەجێ دەکرێت بە گوژمەی 400 ملیار دینار بە پێی دیزایانی پرۆژەکەش 67 قەمتەرە و 7 یەکتر بڕ و 5 پردی پەڕینەوە لە خۆ دەگرێت کە لە ئێستادا کارکردن بۆ 15 کیلۆمەتری کراوە و زیاتر لە 1000 دەستی کار لە پرۆژەکەدا کار دەکەن. بە تەوابوونی ئەم پرۆژە ستراتیژیەش هەنگاوێک دەبێت بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی لە ناو سەنتەری شاردا. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.